بیرکاری پۆلینۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 25. لە یەکێک لە پارێزراوە سروشتیەکان چەند هۆزێک لە باڵندە و شیردەر و خشۆکەکان دەژین. خشتەی خوارەوە بەکاربردنی خۆراکی هەفتانەی گیانەوەرانی ئەم پارێزراوە دەنوێنێت. خۆراکی پشیلەکان لە تورەگە دەفرۆشرێت کە بارستایی هەریەکەیان بریتیە لە 10 کیلۆگرام. پرسیارەکە چییە؟ ئایا کەمترین ژمارە لە تورەگەی پێویست بۆ پارێزراوەکە لە ساڵێکدا چەندە؟ ئەم لێرە خشتەکم هەیە لۆ خۆراکی جۆرا و جۆر، بەڵام پرسیارەکە تەنیا باسی خۆراکی پشیلەکان دەکا کە لە یەک هەفتەی کە لێرە هەفتە نووسرایە تەنیا پێویستیان بە 5 کیلۆگرامە. لە یەک هەفتەی 5 کیلۆگرام. پرسیارەکەش لە یەک ساڵ پێویستیان بە چەندیە؟ کاتە ئەمن ئەگەر لە یەک هەفتەم زانی 5، لە یەک ساڵیش 5ەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 4 یەکەم جار، یان یەکسەر لێکی دەم لەگەڵ ساڵ 52 هەفتەیە، لێکی دەم لەگەڵ 52. ئەگەر نەزانم ساڵ چەند هەفتەیە، یەکەم جار لێکی دەم لەگەڵ 4 بزانم لە یەک مانگ چەندیان پێویستە. لە یەک مانگ 20 کیلۆگرامیان پێویستە. خۆراکی پشیلە. ساڵیش 12 مانگە کەواتە 20ەکەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 12. بزانم بە ساڵەکی چەند کیلۆگرامیان پێویستە کە 20 لێک دەدەم لەگەڵ 12 یەکسان دەبی بە 240 کیلۆگرام. ئەگەر بمەوێ 5ەکەی لێک دەم لەگەڵ 52 بزانم دەکاتە وەکو 240 یان چەندە. 5 لێک دەم لەگەڵ 52 2 جاران 5 10 0 5 جاران 5 25 یەکیش 26. کاتە ڕەنگە ئەوە باشتر بی 260 کیلۆگرامەکەی بەکاربینم کە بزانم، چونکە لێرە بە نزیکەی، بەڵام لێرە تۆزێک باشترە. ئەگەر بە 100% بمەوێ بزانم چەندە، ڕەنگە ئەمن ئەو 5 کیلۆیە بینم، چونکە هی هەفتەکە دابەشی هەفتی بکەم، ئەو جەلێکی بدەم لەگەڵ 365. ئەو ڕێگایش هەیە، ڕەنگە باشترین ڕێگابی دەتوانم ئەو کات بە بژمێر لێک بدەم. بزانم بە بژمێر لێک بدەم بزانم دەکاتە چەند. 5 لێکی دەم لەگەڵ 365 دابەشی 7 دەکاتە 260 کەواتە ئەوە ڕاسترە ئەمن 260 بەکاربینم نەک 240. بەڵام باوەڕکەم ئەگەر 240 بەکاربینی هەڵەکی زۆر گەورە ناکەی. کەواتە ئێستا 260ەکەی بەکاردێنم باشترە. دەنووسم لە یەک ساڵی 260 بەلایەنی کەم. ئەو جەدەینم ئەم دەزانم کە 260 کیلۆ خواردن باشە. خواردنی پشیلەکان لێرە نووسرایە بە تورەگە دەفرۆشێ، هەر تورەگەی 10 کیلۆیە. ئەو جە ئەمن دەبی هاوکێشەکی دروستکەم، دەیبینم لێکی بدەم لەگەڵ ژمارەی تورەگەکان کە نازانم چەندە، دەنووسم 10 جاران تورەگە. ئەو جە دەینم ئەەکەی دەبینمەوە کو دەیبینەوە بەلایەنی کەم، کەواتە باشتر وایە ئەمن لێرە یەکسانە بە لاسەنگەی دروستکەم، یان زۆرتر بی نابی هیچ کات کەمتربی. کاتە یەکسانە بە، کاتە ئەگەر 240شم نووسی چونکە دەمانەوێ زۆرتر بی هەر باشە. ئێستا ئەمن هەردوو لای ئەو لاسەنگەی دابەشی دەی دەکەم
کە هەردوو لای دابەشی دەی دەکەم ژمارەی تورەگەکان یەکسانە بە یان دەبی زیاتر بی لە 260 دابەشدا لە 26 دانە تورەکە 26 دانە تورەکە یان یەکسان بی یان زۆرتر بی ئەوە وەکو گوتم بە دووسێ ڕێی دەتوانین بیری لێ بکەینەوە 240 ئەگەر دانێم باوەڕ ناکەم زۆر هەڵەبی چونکە لاسەنگەیە ئەو کات دەکاتە 24 تورەگە گەورەتر زۆرتر لە 24 واتە 26 دەگریتەوە. پرسیاری 52 ڕوون بکەوە بۆچی ناتوانانی لاسەنگە بە لێکدانی هەردوو لا لە سفر شی کار بکەیت چونکە لاسەنگە بۆ وێنەگەرە من لێرە 2 کۆوە پیتی گەورەتر بی لە 5 ئەمن ئەگەر هەردوو لای لێک بدەم لەگەڵ سفر کاتە ئێرە هەموو دەبیتە سفر ئێرەش هەموو دەبیتە سفر سفر نابی گەورەتر بی لە سفر نابی دەبی یەکسان بی کاتە لە لاسەنگە ناکرێ ناتوانین ئەوها بکەین هیچم بە هیچ نەکرد. پرسیاری 53 تا ڕادەیەک زەحمەتە وە گرنگە لە هەمان کات دەبی زۆر بیریان لێ بکەمەوە دوو ژمارەم هەیە هەردووچیان سروشتین ژمارەی سروشتی واتە ژمارەکان هیچ هێمای کەمیان لە پێش نییە و ژمارەی تەواویشن ژمارە پۆزیتیڤەکان واتە لە سفرەوە بەرەو سەرەوە نابی 1.5 یان 1.4 شتیوان نابی دەبی سروشتی بیواتە 1 و 2 0 و 1000 و 5000 شتیوە ئەوجا لاسەنگەکەم گچکەترە یان یەکسانە بەدا دەبی گچکەتر بی لە دەی بەڵام ئەو پیتە دەبی گەورەتر بی لە 15 یان یەکسان بێ بە 15 ئەوجا کە ئەو دوو مەرجەمزانی ئێستا ئەو پرسیارێ وەڵام دەدەمەوە بچووکترین بەها چەندە کە لە توانادایە بۆ سەرجەمی کۆوە ئەو پیتە چونکە بچووکترین بەهام دەوێ واتە بچووکترین بەهای وە بچووکترین بەهای ئەو پیتە بچووکترین بەهای وەری بگری چەندە سفرە چونکە لە سفری گچکەتر نییە لۆ ژمارەی سروشتی گچکەترین ژمارەی سروشتی سفرە کاتە ئەگەر سفر بوو ئەوها سفر ئەو کۆی دەنووسمەوە بچووکترین ژمارە کە ئەو پیتە وەری بگری چەندە چونکە ئەو پیتە دەبی گەورەتر بی لە 15 یان 15 بی کاتە بچووکترین ژمارە وەری بگری لە 15 بچووکتر نییە ئەوجا کۆیان دەکەمەوە 0 و 15 کاتە ئەنجامەکەم وەڵامەکەم 15. پرسیاری بچووکترین بەها چەندە کە لە توانادایە بۆ جیاوازی لە کاتی جیاوازی بچووکترین بەها بەدەستم دێ ئەگەر ئەو پیتە بچووکترین شت بوو و ئەو پیتەش گەورەترین شت بوو واتە جیاوازیەکە هەتا کەم بی باشە کاتە من ئەگەر ئەو پیتەی بچووکترین شتی وەرگرم لۆ ئەو پیتەی لێرە چەندە 15 نەتوانم لەوەی گچکەتر کاتە 15کەی وەردەگرم لێرش ئەگەر گەورەترین شتی وەرگرم هەتا جیاوازیەکە زۆر گچکە بی گەورەترین شتی وەرگرم لە دەی گەورەتر نییە گەورەترین شت ئەوە دەیە کاتە ئەگەر 15 بینم دەی لێکەم کەم یەکسانە بە 5 بچووکترین جیاوازی 5. ئێستا پرسیاری بچووکترین بەها چەندە کە لە توانادایە بۆ ئەنجامی دابەشکردن هەتا ئەنجامی دابەشکردنی ئەو دوو پیتە ئەنجامەکە گچکە بی پێویستە ئەو ژمارەیە زۆر گەورە بی ئەو ژمارەیەش گچکە بی کاتە بچووکترین شت ئێرە بچووکترین شت وەربگری چەندە گوتمە 15 ئێرەش گەورەترین شت وەربگری چەندە دەیە کەواتە 15 دابەشی دەی دەکەم یەکسانە بە 1.5 کاتە بچووکترین ژمارە 1.5 لەوی گچکەتر نییە ئەوانی دی هەموو گەورەتر گچکەترین شت 1.5. پرسیاری 54 هەڵە لە کوێدایە دوو قوتابی
شیکاری هەمان لاسەنگەیان کردیا و دوو وەڵامی جیاوازیان بەدەستی نایە. لێرە ئەو پیتە گچکەترە یان یەکسانە بەکەم سێ، لێرە ئەو پیتە گەورەترە یان یەکسانە بەکەم سێ، بزانم کامەیان ڕاستە وە کامەیان هەڵەیە لەبەر چ دوو ئەنجامی جیاوازە. لێرە ئەو قوتابیە چی کردیە؟ هەردوو لای لاسەنگەکەی دابەشی نۆی کردیە، 27 کەم 27 دابەش نۆ دەکا کەم سێ، بەڵام چۆ چی کردیە؟ ئەو هێمایە گۆڕیە، نابی بگۆڕین چونکە دابەشی هیچ ژمارەیەکی نێگەتیڤمان نەکردیە، دابەشی نۆمان کردیە و لێکمان نەدایە لەگەڵ هیچ ژمارەکی نێگەتیڤ، کەواتە هیچ پێویست ناکە ئەو لاسەنگەی بگۆڕم، کەواتە ئەوە هەڵەیە. لێرە ئەو قوتابیە دابەشی نۆی کردیا و نەیگۆڕیە، هەروەکو خۆی نووسیتەوە، کاتە ئەوە ڕاستە. تەنیا لە کاتی لێکدان و دابەش لەگەڵ ژمارەیەکی نێگەتیڤ لێرە دابەشی نۆمان کرد، دابەشی کەم نۆمان نەکرد. ڕاستە وەڵامەکە بە کەمە، بەڵام لەبەر ئەو کەمەی 27 نەک لەبەر کەمی نۆیەکەی، کەواتە هیچ پێویست ناکە گۆڕانکاری بکەین. بێمە لای 55 شیکاری لاسەنگەی ئەو لاسەنگە چ جیاوازە لەگەڵ ئەو لاسەنگەی؟ جیاوازەکەی ئەوەیە کە ئەوەی شیکار دەکەم دووەکە دەچیتە لایەکەی دی دەبیتە کەم دوو، کەواتە پیتی گەورەترە یان یەکسانە بە یەک. لێرە هەمان شتە پیتی گەورەترە لە یەک. لێرە تەنیا گەورەترە، لێرە یەکسانە بەشی لەگەڵە، کاتە لە کاتی دانان لەسەر هێڵی ژمارەکان دەبی زۆر ئاگام لێبی. ئەگەر یەکسانە بە هەبوو ئەمن دەبی لە کاتی دانانی خاڵەکان خاڵەکە ئەوها خاڵەکی پڕبی، نەک خاڵەکی باز نەیبی، کاتە ئەو خاڵە پڕی بەکاردێنم لۆ یەکسانە بە یان گەورەترە لە یەک. یەک لێرەیە و یەکسانە بۆ گەورەترە لە یەک، ئەوها تیرەکەی دروست دەکەم. بەڵام ئەوی دیکە کە تەنیا گەورەترە لە یەک، ئەوها ئەو بازنەی دادەنێم و تیرەکە هەمان تیرە، واتە یەکی لەگەڵ نییە، ئەوها دایدەنێم. جیاوازیەکە لێرەیە کە جیاوازیەکی زۆر گرنگە، دەبی بزانم کەنجی ئەو خاڵە پڕی دادەنێم و کەنجی ئەو خاڵە بازنەیەی دادەنێم یان ئەو بازنە گچکەیەی دادەنێم. لە کاتی یەکسانە بە ئەوها ئەوەی دادەنێم، لە کاتی بە تەنیا گەورەترە لە یان گچکەترە لە ئەو دووە ئەو هێڵمایەی دادەنێم لەسەر هێڵی ژمارەکە. گەیشتمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 56 هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر ئەو لاسەنگەم هەیە و دەبی شیکاری بکەم. دەچم شیکاری دەکەم. دوونی و گەورەترە لە نێگەتیڤ سێ کۆپیتی سێ. دوونی و گەورەترە لە نێگەتیڤ سێ کۆپیتی سێ. ئەم لێرە ئەو کەم سێی دەبی لێرە نەهێڵم، واتە هەردوو لە کۆسەیلۆ دادەنێم، هەردووک لە ئێرە دەڕوا دەبیتە 0، تەنیا پیتی لەو بەرەی دەمینێتەوە و گەورەترە ئەو هێمایە گەورەترە لەو گچکەتر ناخینمەوە جارێ، هەروەکو خۆی دەینووسمەوە نایگۆڕم. لێرە 2 و لەگەڵ 3 کە کۆیان دەکەمەوە دەبیتە 5.5. زۆر ئاسانە. ئەو جا ئێستا خینەوە کە زۆر گرنگە، چونکە ئەو خینەوە وام لێ دەکا بزانم کامە هەڵبژاردە ڕاستە. کە دەیخینمەوە چونکە سەکە پیتەکە لە لای چەپە، با لە لای چەپ بخینمەوە بڕۆم لۆ لای ڕاست. کو دەیخینمەوە پیتی گچکەترە لە 5.5. پیتی گچکەترە لە 5.5. ئەگەر ئەو هانووسرابوو نەنووسرابەوە زۆرێ، بەڵام ئەگەر من پیتەکەم هینا لایەکەی دی دەبی بنووسم پیتی گچکەترە لە 5.5. خینەوەکە و نووسینەکە دەبی وەکو یەکبی. کێشە نییە پیتی لە کام لایە، تەنیا کە دەیخینمەوە دەبی بیخینمەوە گچکەترە، چونکە لێرە ئەوها کو دەزانم گچکەترە، ئەو لایە تیژە هەمیشە بەرامبەری ژمارە گچکەکەیە، لایە گچکەکەیە، کەواتە پیتی گچکەترە. لێرەش هەروە
پیتی س گچکەترا لە 5.5 کاتە کامە ڕاستە ئەوە پیتی س گەورەترا لە 5.5 نابی ئەوە پیتی س گەورەترە لە نیو ئەویش نابی ئەوە پیتی س گچکەترا لە 5.5 هەڵبژاردەی دیشەیە بەڵام لێرە لە کاتی کۆپیکردنی ئەو لاپەڕەیە هەمووی بە دیار نەکەوتیە بەداخەوە ئەو هەڵبژاردە هەڵەیە تەنیا ئەوە ڕاستە پیتی س گچکەترە لە 5.5 واتە 5 یان 4 یان کەم یەکە یان کەم هەزارە بەڵام گچکەترە لە 5.5 ناکاتە 5.5 گچکەترە بەڵام لێرە پیتی س گەورەترە ئەوە نابی پرسیاری 57 هەڵبژاردن و وەڵامی جۆرا و جۆر ئەو لاسەنگەم هەیە دەبی چاچی کەم بەڵام لێرە نووسرایە کام ژمارەی شیکاری لاسەنگەی نییە لێرە تۆزێک زەحمەتە لێرە ژمارەم هەیە ئایا کام ژمارە هیچ کات ناگونجێ بۆ ئەو لاسەنگە پێش هەموو شتێک دەبی بچم شیکاری لاسەنگەکەی بکەم هەتا شیکاری بکەم لێرە 2/3 هەیە هەڵگەڕاوەکەی لاسەنگەکەی لێک دەدەم لەگەڵ هەڵگەڕاوەی 2/3 کە دەکاتە 3/2 کاتە لێکی دەدەم لەگەڵ 3/2 ئەوها لێرەش دیسان لێکی دەم لەگەڵ 3/2 لێرە 3/3 دەڕوا دەبیتە 1 2 دەڕوا دەبیتە 1 تەنیا پیتی س دەمینێتەوە گەورەترە یان یەکسانە بە کەمەکەم هەر هەیە لەولایە 1/2 جاران 3/2 دەکاتە سەرە لەگەڵ سەرە لێک دەدرێ 3 جاران 1 هەر دەکات 3 ژێرە لەگەڵ ژێرە لێک دەدرێ 2 جاران 2 یەکسانە بە 4 کەواتە لاسەنگەکە دەبی گەورەتربی لە کەم 3/4 گەورەتربی لە کەم 3/4 ئێستا تەمەشای هەڵبژاردەکان دەکەم بزانم کامە هەڵبژاردە گەورەترە لە 3/4 کەم نیو ئایا گەورەترە لە 3/4 یان گەورەتر نییە کەم نیو گەورەترە لە 3/4 و نیو 100% گەورەترە لە کەم 3/4 چونکە لێرە بە کۆیە لێرە بە کەمە و 1/4 ئەویش گەورەترە لە کەم 3/4 بەڵام کەم 1 گچکەترە لە کەم 3/4 چونکە هەتا ژمارەکە بە تەنیا گەورە بوو ئەگەر کەمی لە پێش بوو بەهایەکەی گچکەیە وەکو ئەوەی وایە کەم 1 گەورەترە لە کەم 2 بەڵام 2 گەورەترە لە 1 بەڵام کە بووە کەم بە پێچەوانەیە کاتە ئەوە ڕاستە دەبی ئەو وەڵامەی هەڵبژێرم چونکە نووسرایە نییە شیکاری لاسەنگەکەی نییە چونکە ئەو لاسەنگەی شیکاری زۆرە گرنگ ئەوەیە پیتی س گەورەتربی یان یەکسانبی بە کەم 3/4 ئەو ژمارانە هەمویان گەورەترن لە 3/4 بەڵام ئەوە گچکەترە کاتە وەڵامی ڕاست وەڵامی ڕاستە پرسیاری 58 و 59 60 و 61 زۆر پرسیاری ئاسانن دوو ژمارەی سروشتی ببینەوە کە ڕێگە دوو جایەکە دەکەوێتە نێوانیان زۆر لەو پرسیارانم چاک کردیە لەوانەکانی پێشتریش دەتوانی بگەڕێەوە بەڵام یان ڕەگی دوو جای حەفدە بەخۆی دەکەویتە مابەینی 16 و 25 ڕەگی 16 4 ڕەگی 25 5 کەواتە حەفدە دەکەویتە مابەینی 4 و 5 زۆر ئاسانە و 5 دەکەویتە مابەینی 49 و 64 کاتە ڕەگی 5 لە مابەینی 7 و 8 7 و 8 بەڵام بێگومان زۆر نێزیکە لە 7 نێزیک نییە لە 8 چونکە 50 نێزیکە لە 49 ڕەگی 110 دەکەویتە مابەینی 100 و 121 ئەو دوو ڕەگە دوو جای تەواوانە ڕەگی 110 ڕەگی 121 11 کاتە 110 دەکەویتە مابەینی 10
و 11 لەما بینی 2 و 11 نێزیکە لە 10 یان نێزیکە لە 11 نزیکەی لە ناوەندەکەیە وەکو ئەوەی وایە ڕێگەکە 10 فاریزە 5 بی شتە چی ئەوە. ئێستا پرسیارەکەی دیکە کەم سی چونکە سی لە مابینی 25 و 36 25 ڕێگەکەی 5 36 ڕێگەکەی 6 کەواتە دەکەویتە مابینی کەم 5 و کەم 6 چونکە کەم 6 گچکەترە باشترە کەم 6ەکەی زوو بنووسم کەم 5ەکەی لێرە بنووس کەواتە لە مابینی کەم 6 و کەم 5 وەکو ئەوەی وایە کەم 5 و نیو بی 5 و فاریزە 4 بی شتە چی ئەوە. بەڵام ئەو ژمارە گچکەکەیە ئەوەش گەورەکە هیچ کێشەشنی ئەگەر بنووسی کەم 5 و کەم 6 هەر تێدەگەین بەڵام ئیدی ئەو هایە. کاتە ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانن هەوڵ بدە ڕاهێنانیان لەسەر بکەی هیچ نەبی ڕێگی دووجایە تەواوەکان بناسی کامانن دووجایە تەواوەکان دەبی بناسی. لێرە دێمە هاتمە کۆتایی لاپەڕە 25 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.